زانایان دەڵێن 100 ساڵ لەمەوبەر واتە لە ساڵی 1970دا لە دوا ساڵی جەنگی جیهانی یەکەمدا 50 ملیۆن کەس کوژران نەک بەگولە بەڵکو لەلایەن دوژمنێکی زیاتر کوشندەوە کە بریتی بوون لە ئەنفلۆنزای ئیسپانی و ڤایرۆسی پروف ئەوەی لە زیاتر لە جەنگ کوشندەتر بوون. ئەمە بابەتی پێشەنگایەکی نوێی سمثۆنیایە بە ناوی تەشەنەکردن کە سەنگ دەخاتە سەر هەرە کوشندەترین نەخۆشیە درمەکان بە درێژایی مێژوو. ئەم پێشەنگەیە بڵاوبوونەوەی نەخۆشیە درمەکان لە ڕابردوو هەروەها لە ئێستادا لە سەرانسەری جیهان دەخاتە ڕوو. پێشەنگەکە میوانەکان بە ئاگا دێنێت لەسەر بڵاوبوونەوەی ژەهراوی بوون بە خواردنی گۆشت لە کەنساس. هەروەها ئەم نەخشەیە ئەوە پیشان دەدات کە چۆن و لەکوێ HIV لە ناوچە جیاوازەکانی جیهان بڵاو دەبێتەوە. ئەم سکرینە پێمان دەڵێت لە ئێستادا پتر لە 2 ملیۆن کەس لە باکووری ئەفریقا تووشی ڤایرۆسی HIV یان ئەیدز بوون. ئەوە بیرۆکەیەکی واقعی و دەشێت لەم ڕۆدا زیاتر بێت بەهۆی ئەوەی کە جیهان پێکەوە گرێدراوە. هەموو کەسێک دەتوانێت سواری فڕۆکەیەک بێت و لە ماوەی 24 کاتژمێردا بگاتە ئەو شوێنی خۆی دەیەوێت. هەروها چەند بەشێکی جیهان کە دەست پیایدا ڕانەدەگەیشت لە ئێستادا بە ئاسانی وا لە بەردەستی گەشتیاران و پیشەسازیەکاندایە. هەر بۆیە لە هەموو کات لەمەوبەر زیاتر خەڵک و ئاژەڵ پێکەوە بەستراون. سوزن مڕی توێژینەوە لەسەر ئەو ڕێگەیانە دەکات کە چۆن ئاژەڵ و مرۆڤ نەخۆشەکان بۆ یەکتری دەگوێزنەوە و هەروەها ڤایرۆسە کوشندەکان لە جۆرێکەوە بۆ جۆرێکی دیکە دەگوێزرێنەوە. پێشانگەکە و ئامانجی پرۆگرامی جیهانی تەندروستی بە ئامانجی یەک تەندروستی دامەزرێنرا کە سەبارەتە بە بیرۆکەی ئەوەی تەندروستی مرۆڤ و ئاژەڵ و هەروەها ژینگە هەموویان بە یەکەوە بەستراون. هەر بۆیە ئەگەر ئێمە هەوڵی ڕزگارکردنی ژیانی مرۆڤ بدەین پێویستە ئێمە زیاتر وەک شێوازێکی پێکەوە گرێدرا و تێی بڕوانین. هوشیاری و پەروەردە ئەو بوارەیە کە مۆزەخانەی نیشتیمانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا تیایدا باشە پێشبینی دەکرێت 10 ملیۆن کەس سەردانی ئەم مۆزەخانە ناودارە بکات لە ماوەی 3 ساڵی پێشەنگاکەدا. سەرپەرشتیارانی مۆزەخانەکە بە هیوان ئەم پێشەنگەیە سەرنج ڕاکێش بێت و هەروەها ئاڵوگۆڕی بیرۆکەکان نەک ئاڵوگۆڕی ڤایرۆسەکان.